ئێمە حکوم ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانماندا بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا محەممەد حەشیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەستین بە هەڵاتی و ڕێزلێنان بە کادیر و ئەندامانمان لە سنووری ئەنجومەنی خەلیفان ئەندام و کادیرانمان کە بریتی بوون لە 95 ئەندام. ئەندامانمان لە بەهۆی ئەو قەیرانەداراییەوە زۆر دڵسۆزانە زۆر خەمخۆرانە هاوکار بووینە هەم پاڵپشت بووینە لە ئەنجومەنەکەمان ئەمەش بە ساکمانزانی بە وازبی سەرشانی خۆمانزانی کە ڕێزیان لێ بنێن و خەڵات و ڕێزلێنان مەسەدا بەشکەن. ئێمە وەکو ئەندامان و لایەنگیرانی کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفانەکەین بۆ ئەو ڕێزلێنانە و بە خێراتی مامۆستا محەممەد حەچیمەکەین کارژێڕی کۆمەڵی ئیسلامی لۆ ئەو ڕێزلێنانە لە کاریران و لایەنگیرانی کۆمەڵی ئیسلامی و ئێمە وەکو لایەنگیرانی کۆمەڵی ئیسلامی دەڤەری خەلیفان ئامادەینە لۆ هەموو ئەرکێکەوە پێمان بسپێدێت لۆ خزمەتی دینی پیرۆزی ئیسلام و ئەو ڕەوتە ئیسلامی کە لە دەڤەرەکەمان شانازی پێوەکەین.